سڵاوازدانم کاتتان باش. من سعید حەمەدەمین ڕاگەیەنکار و توێژەری کۆمەڵایەتی خۆشحاڵم لەم دەرفەتە کورتەیە پەیامێک ئاراستەی هەموو ئازیزان کەم لە تەواوی کوردستان و لە تەواوی جیهان کە لە ئێمە تێگەن. ئازیزان، بەهۆی ئەو بارودۆخەی ئێستا لە دنیا لە ئارادایە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا هەمومان جۆرێک لە شڵەژان و جۆرێک لە نیگەرانیمان هەیە و ژیانی ئاسایی جۆرە گۆڕانکاری بەسەردا هاتووە. بۆیە پێویستە لەسەر هەمومان بەیەکەوە دەست لە ناو دەست لە ڕێگای پابەندی و خۆپارێزی و جێبەجێکردنی ڕێنمایی و ڕێکارەکانی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت هەرێمی کوردستان و بەتایبەت وەزارەتی تەندروستی هەوڵ بدەین ئەم قۆناغە تێپەڕێنین. بە دڵنیاییەوە ئەم قۆناغە تێئەپەڕێت و ژیانی ئاسایی ئەگەڕێتەوە. ئەوەی کە جێی داخەبێت و لە دڵمان ئەمێنێتەوە بێتە هۆی نیگەرانی و بەردەواممانەش لە دەستدانی ئازیزانمانە. تکایە بۆ پارێزگاریکردن و مانەوەمان لە ژیان و مانەوە و سەلامەتی و تەندروست باشی دەوروبەر و ئازیزانمان بە هەوڵدەین ئەم قۆناغە بە سەلامەتی و بەخۆشی تێپەڕێنین. لە ماڵەکانمان بادانیشین و لەگەڵ یەک پەیوەندی تونتۆڵ و خۆشەویستی ئابوگۆڕ بکەین و هەروەها تکایە بە هەمومان هاوکاری دەر و جیران و هاوسەکانمان بکەین، هەر یەک بە پێی توانای خۆی ئەوانەی کە بارودۆخی ئابووریان نالەبارە و هەوڵدەین لەم قۆناغە بەیەکەوە تێپەڕێین. سڵاوتان لێبێت، من شۆمان مەحموود ڕاگەیەندنکار و سینەماکار. هیوادارم هەمومان پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بین بۆ ئەوەی کەمترین زیان بەر هەر لایەکمان بکەوێت، چونکە هەمومان ئەزانین ڤایرۆسەکە لە ڕێگەی تێکەڵبوونەوە دەگوازرێتەوە. بێگومان پابەندبوون بە ڕێنماییەکانەوە ئەرشیشی مرۆڤایەتیە و ئەوامان لێ دەکات ئێمە ئەو بسەرمێنین کە هاونیشتیمانیان و کوردستانیانی خۆمانمان خۆش ئەوێت. بۆیە تۆ دەتوانیت لە ماڵەکانی خۆت بە کاری بەسوودەوە سەرقاڵ بکەیت و کۆبوونەوە لەگەڵ خێزانەکەت کات و چێژی لێوەربگریت و لە هەمان کاتیشدا و ئەکات تۆ کتێب بخوێنیتەوە یاخود سەیری فیلم بکەیت یاخود ئەو کارانی کە پێویست بوو و دەرفەتت نەبووە ئەنجامی بدەیت بە هیوای ئەوەم تەندروستێکی باش ڕوو لە هەر لایەک بکات و بە زووترین کات بارودۆخەکە تێپەڕێنین و هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکە خوازم. سڵاو و ڕێز بەڕێزان، هیوادارم تەندروستێکی باشتان هەبێت. من ئیبراهیم بەرواری، خاوەنی چەند کۆمپانیایەکی میدیاییم کە ئەوە زیاتر لە مانگێکە لە ماڵەوە دانیشتوین و هیچ ئەکتیڤیەتێکی کاریمان نییە و بەرژەوەندی داراییەکانی خۆمان بەلاوە ناوە بۆ ئەوەی کە لە بەرژەوەندی ماڵەوە مناڵەکانمان، خێزانەکانمان، دراوسەیەکانمان، دۆستەکانمان، خزمەکانمان تەندروستیان بپارێزین و خۆمان لەو پەتایە بپارێزین. هیوادارم ئێوەش لە ماڵەوە دەرنەچن و بە پێ ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی هەڵسوکەوت بکەن.